ئەم ئافرەتە یەکێک لەو قوربانیانەیە کە باسی ژیانی خۆیە کات دوای ئەوەی کە ناوێت هیچ کە بێدەنجی هەڵبژێرێت بەڵکو ئەیەوێت دژایەتی ئەم سیستەمە بکات. بۆیە ئەمە لەو کۆڵانەی کە لە وەختی خۆی لەشفرۆشی پێکراوە 6 ساڵ ئەڵێ لەو کۆڵانە بوومە، نەک بەس لەو کۆڵانە، ئەم کۆڵانە تایبەتە بە لەشفرۆشەکانەوە کە ئەمە ئیجباری لێکراوە لەلایەن برادەرەکەی خۆیەوە. ئەڵێ چۆن توش بووم؟ ئەڵێ بەوەی کە دایکم تووشی نەخۆشی نەفسی ببووم کە لە دەرسەکان ڕابردوو باسی ڕێژەی نەخۆشی نەفسیم کرد. یعنی کە ئەمە یەکێکە لەوە کارەکانی کە ئەم کچە پێشتر تەمەنی 21 ساڵ بووە لەگەڵ دایکی بووە بەتەنیا، ئیتر تووشی نەخۆشی نەفسی بووە ناچاری لە ئەنتەرنێتە بە دوای پیاوێکەدا گەڕاوە، پیاوێکی دۆزێتەوە 20 ساڵ لە خۆی گەورەتر کە 41 ساڵ. ئەو کاتە لەگەڵ ئەو پیاوە ڕۆیشتۆ، پیاوەکەشی لەولای ئەڵێ من ئەڵێ بەهۆی کە قەرزێکی زۆری لەسەر بوو داوای لێکردم بەوەی کە ئەبێ من لەشفرۆشی بکەم بێتە ناو ئەو بازاڕانەوە بۆی کە پارە بەدەست بێن و قەرزەکە بدەنەوە. بزانین چی ئەجێڕێتەوە ئافرەتە. Heute kehrt sie dahin zurück, wofür sie alles begann. مێچێ سەر خۆشەکانە بانجێکات. An den Ort hier, die Metropolregion Nürnberg, zurückzukommen, ist teilweise sehr erschreckend. Die Frauen sitzen immer noch in den Scheiben. Es laufen besoffene Leute hier vorbei, mit denen die Frauen dann aufs Zimmer gehen müssen. ئەڵێ ئەمە لە نیورنبێرگە لە ئەڵمانی، ئەڵێ لەو ئێستاکەش ئەوتە ئەبین ئەو ئافرەتەکان لەو شاشانە لەو پەنجەرانە هەموو دیارن کە لەشفرۆشیەکەن. ئەڵێ بەڕاستی پیاوانی زۆر پیس، زۆر تۆندڕۆ، زۆر تۆند، یعنی زۆر تۆند و تیژ لەگەڵیانن، دێتن پیس و پۆخڵن. ئەبێ ئەو پیاوانە تۆ بە هەر زۆر لەگەڵیان سێ کەس بکەیتن و ئەوەندەی هەبێ ئەبێ لەگەڵیاندا بخەویت. Ja, aggressive Leute. Die 27-Jährige hat 6 Jahre im Rotlichtmilieu angeschafft. Vor 3 Jahren ist sie ausgestiegen. Schwer traumatisiert, wie sie sagt. Die Zeit als Prostituierte hat mich fast zerstört. Zum ersten Mal spricht sie vor einer Fernsehkamera offen über ihre Vergangenheit. Ein schwerer Schritt. Doch sie will nicht mehr schweigen. Sie will aufklären. Darüber, wie es in der Prostitution wirklich läuft. ئەڵێ بەڕاستی ئەو 6 ساڵە ئەو ئافرەتەی تەواو لەناو بردووە بەوەی کە زۆر شتی بینیوە، زۆر نەحەقی بینیوە بەرامبەر بە ئافرەتانە، تۆڵ و تیژیان زۆر بەرامبەر بکراوە و لەشفرۆشیان زۆر پێکراوە، پارەکی زۆریان پێدا کراوە لەلایەن حکومەت و لەلایەن مافیایەکانەوە و لێرە بەدوام ناوێت بێدەنگ بیتن و ئەیوێتن باسی ڕابردووی خۆی بکاتن و لە داهاتووشدا ئیش بکە بۆ ئەم کارەیە. بۆ مەبەستە زیاتر باسەکاتن بزانێت کە کاری چەند قێزەوونە کە باسی چیەکاتن باجێ ڕابردووی. Ja, die nächsten Male, es war einfach, ja, es war widerlich, es war eklig, es ist keine Arbeit, es ist einfach nur Gewalt, was man da erlebt. Ich habe in den Osterferien und in den Pfingstferien, als ich noch zu Hause gewohnt habe, für ihn in den Flatrate Club angeschafft, den er vermittelt hat, also insgesamt 4 Wochen. Ja, hatte da bestimmt 400, 500 Männer in den 4 Wochen. بەڕاستی کارەساتە کاتێک گوێ بیستین ئەڵێت لە ماوەی 4 هەفتەیەدا 4 هەفتە جاری وهەیە باو لەنەکە لە ماڵێک ئەماینەوە 4 هەفتە ئەڵێ لەو ماوەیەدا لە 4 هەفتەدا 400-500 پیاوی بەڕێ کردووە. خۆ ئەگەر ئەمە دوو لە ڕووی جەناتان ئەگەر ئەمە مڕافقیش بە تەحمولیە کرد خۆ کام ئەلمانی ئەمە قبوڵەکاتن ئەو دەستەکەی خۆی لێ بگەر لە ماوەی 4 هەفتەیەدا 400-500 نەفەر بەس بێن خۆیان تێدا بەتاڵ بکەن، نەک ئافرەتێک کە لە ئێسک و گۆشت پێکاتەوە وەکو ئەو ئەلمانیە بۆگەنیە کە ئەم بازاڕە دروست دەکات بۆ ئافرەتان بە ناوی سەربەستی چی لەبەرەکەی لەبەرکە قژت چۆن لێەکەیت گۆرانی ئەڵێ مەشڕۆ بەڕۆی ئەخۆیتەوە میمێ دوومەتە دوورکەویتەوەی ترکا بە ئازادە بە ناوی ئازادی و سەربەخۆی مافی ئافرەت و مافی ژنان و بە ئەنوا قسەی حەلەق و بەلەق قسەی ئەوەی کە ڕازاوە بۆ ئەو ئافرەتانە ئەکەن بۆی کە ئەم بازاڕیان بۆ دروست بکەن. ئێستا ئەڵێ پسیقەم بە پیاو نەماوە لەگەڵ سەگێکە ئەژیتن کە ئەمەی زۆر پێ باشترە دوور لە ڕووی هەموو پیاوەکان بەڕێزەکان بۆ چونکە ئەوەندە لە پیاو بێزار بۆ بازرگانیان پێوە کردووە پارەشی بەدەست نەهێناوە مافیایەکان بەکاریان هێناوە و لەلایەن حکومەتیشەوە هیچ شتێکی بۆ ناکرێت چونکە ئەڵێ تۆ مادام لە سەروی 18 ساڵی ئیتر خۆت ئازاد بووی ئەو کارت کردووە لە کاتێکە ئەمە ناچار کراوە لەلایەک داچی نەخۆشی نەفسی هەیە
کەسی نییە باوشی دیار نییە چیە ناچار بە منداڵ لە تەمەنیش هەرزەکارێت تووشی ئەم کارە بووە کاتێک هاتەوە سەرخۆی بینی تەواو ژیانی لێ تەنگ و تاڵ بووە ئەوەندێک کە ماشیوتی لەو ڕابردوویدا هەر لە ڕابردوو ئەژیتن و خۆشی لە ناوچوو و داهاتووکەشی لە ناوچوو وە کۆمەلگاژ لە ناوچوو ئەمە قەت ناتوانێت منداڵ دروست بکاتن و عایلە دروست بکات لەبەر ئەوەی لە ڕووی نەفسی وشکاوە لە ڕووی جەستەیەوە هیلاک کراوە لە 4 هەفتەیە 400-500 نەفر ئەڵێ بەڕێ کردووە هەر ئەلمانیەک ئەمە ڕازی بوو لە مڕافقەکەی خۆی بە ئەو کاتە وا لە ئافرەتان بکاتن با پێشی خۆ بە ئافرەتەکانی خۆیان وەلێ بکەن ئەو جەباوە لە ئافرەتانی داوێن پاک بکەن ئەو سیستەمە دروست بکەن ئەو کاتە ئێمەش قبوڵمانە باوە لە ئافرەتەکانی خۆیان بکەن بەڵام یەکەم جار با لە مڕافقەکانی خۆیان لە تاقی بکەنەوە ئەگەر تەحمولیان کرد ئەو کاتە حەقی خۆیتان ئەم سیستەمە دا بنێن بۆی کە